من ئەفرینەنا بە چنگی ڕەشتی بە ونە و تاوانی بە بەرگی پۆشتەی ماڵ و تاڵانی بە کار و کردی دوورجە ئینسانی ئامانیەنە ڕام بێنە و تۆفانی ئینە نەیەکەم کردەی جەخارتە تاریخ وێش گەوای هەزار هەزارتە بەڵام نەپێکات جارێ و نەجارە چی ڕاو منەنە تۆ نەبیەی کارە نەیسەکانە و بێڕەوا و جەنی کاڵاوی گەردەمل پای هەڕا و جەنی بەڵکو ئاوەختیش تۆکڵی سەخت بینی نەکریات فەنەکڕا و من بینی من جەهام دەما شۆڵە و وەریەنە بە شێوجە چەرخی ڕوو بە وەریەنە دمای هەر زەقمی هەممەوە ناوە چرۆ ناوڕەچاو کەروونە ڕاوە چاگە چڵێ و هەنمڵە و دیاری پەنەما مژدە و ئامای بەهاری من عەفرینەنا و ڕام ڕاو ئینسانی ڕاو ئینسانی ویمانە و وێزانی تیکەوت و نییەنا و خیاڵت خامە چێش تۆ ڕەنگا و چەنەم سەرسامە من مرخێوەنا یاگیم کاوان کۆن کەی کاوان یاگەی کەم تاورە چوون تۆ من مرخێوەنا یاگیم کاوان کۆن کەی کاوان یاگەی کەم تاورە چوون تۆ